نوری نەمر تایبەتمەندی پێغەمبەران و پێغەمبەری سەروەرمان ئامانج لە ناردنی پێغەمبەران. هەرچەندە پێغەمبەران عەلەیهی سەلام لە پلە و پایەیاندا جیاوازن، بەڵام هەمویان لەوەدا هاوبەشن کە کەسانێکی هەڵبژێردراون و مەزهەری تەجەلیزاتی پەروەردگارن. خوای گەورە کردوونیەتیە بەندەی نزیک و تایبەتیەکانی خۆی و لە ژێر چاودێری خۆیدا پەروەردەی کردوون. ڕێی نەداوە جگە لە زاتی خۆی هیچ شتێکی تر لە دڵیاندا تەخت دابنێت. وەک سەرجەمی پێغەمبەران بگرە لەوانیش زیاتر، حەزرەتی موحەممەد درودی خوای لێبێ جگە لە خوای گەورە چاوی هیچی تری نەدیوە و هەمیشە ڕووی لەو بوو. بەڵێ جگە لەو خوایە عەزە وەجەلە هیچ شتێک نەیتوانیوە دیدەی پێغەمبەر بۆ لای خۆی لار بکاتەوە و ڕووی پێوەرجێڕێ. هەر لەو ساتەوە کە چاوی بە دنیا هەڵهێناوە خوای خۆی دیوە. کاتێکیش بۆ دوجار چاوەکانی لێگنا دەیفەرموو: اللهم الرفيق الأعلى. با ئەوە لە دایکی ئیمانداران حەزرەتی عایشە ڕەزای خوای لێبێ ببیستی. هەر کاتێک پێغەمبەری خوا نەخۆش بکەوتایە دەهات بۆ لام و دەیفەرموو: دوعام بۆ بکە. منیش بەو نیازەی بەرەکەتی دەستی ببێتە مای شیفا دەستی مبارەکیم دەگرت و دەستم دەخستە سەرسەری ئەو سەرەی کە لە سەروی کات و شوێنەوەی و دەکەوتمە دوعاکردن، کەچی لە دوایین نەخۆشکەوتنیدا کاتێک ویستم دەستی بگرم بە توندی دەستی کێشایەوە دواوە فەرمووی: اللهم الرفيق الأعلى. دیار بوو ئیتر پێغەمبەری خوا دەیویست دۆستە دنیایەکانی بەجێ بهێڵێت و لە ڕەهەندێکی تردا بگات بە حزوری پەروەردگاری کە دۆستی ڕاستەقینەیە، کەواتە هۆکاری هاتنی ئەو هەموو پێغەمبەرە بە تایبەتی پێغەمبەری پێشەوامان بۆ دنیا چی بووە کە هەر لە ساتی یەکەمی هاتنیانەوە بۆ دنیا هەتا ماڵ ئاوایی و جیابوونەوەیان هەر لەو چەشنە ژیانەدا ژیاون بۆ بەدەستێنانی چمە بەستێک هاتوون. توێژینەوە لەم بابەتە گرینگە لە دوو ڕۆوە گرنگی و بایەخی زیاتر بەدەست دەهێنێت. یەکەم، خستنە ڕووی کۆمەڵە بەڵگەیەکی گومان بەڕ بۆ ئەوانەی کە مەقامی بڵندی پێغەمبەرایەتی نابین و هەروەک کەسانی ئاسایی تەماشای پێغەمبەران دەکەن. دووهەم، تیشە خستنە سەر ئەو ڕێباز و شێوازەی کە میراتگرانی داوای نبووەت پێویستە لەم ڕۆدا ڕەچاوی بکەن. لێکۆڵینەوە لەم بابەتە لە هەر ڕوویەک لە ڕووەکانیەوە بێت پانتایی و فراوانی بابەتەکە ناگۆڕێت. بۆیە ئێمەش بەبێ گوێدانە هیچ ڕێزبەندیەک هەوڵ دەدەین بیر و بۆچوونەکانمان لە شێوەی چەند بەرگەیەکدا بخەینە پێشچاو. بەندایەتی ئامانجی ناردنی پێغەمبەران لەگەڵ ئامانجی بەدیهێنانی مرۆڤ لە هەمان خاڵدایەک دەگرنەوە، ئەویش هێڵی بەندایەتیە. قورئانی پیرۆز ئاماژە بەم لایەنە دەکات و دەفەرموێ: وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. بێگومان من پەری و ئادەمیزادم دروست نەکردووە تەنها بۆ ئەوە نەبێت کە من بپەرستن. کەواتە مەبەستی سەرەکی و ئامانجی هەرە مەزن لە بەدیهێنرانمان بریتیە لە ناسینی خوای گەورە و ئەنجامدانی ئەرچی بەندایەتی بەو جۆرەی کە شایانیەتی. ئەگەر ناپێکەوەنانی سامان و کۆشک و تەلار یان نەوسنی و ڕابواردن و بوونە خاوەن ماڵ و مناڵێک کە تەنها ڕووی لە دنیا بێت نابنە ئامانج. بەڵێ ڕاستە ئەمانە پێداویستی سروشتی ئادەمیزادن، بەڵام هەرگیز نابنەتەوەر و ئامانجی بەدیهێنانمان. جاییتر پێغەمبەران بۆ نیشاندانی ئەم ڕێگە ڕاز ئامێزە هاتوون. قورئانی پیرۆز تیشک دەخاتە سەر ئەم ڕاستیە و دەفەرموێت: وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. ئێمە پێش تۆ هیچ پێغەمبەرێکمان ڕەوانە نەکردووە کە وەحیمان بۆ نەنارد بێت بەوەی کە بێگومان هیچ خوایەک نییە جگە لە من و دەبێت هەر من بپەرستن. لە ئاەتێکی تریشدا دەفەرموێ: ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت فمنهم من هدى الله ومنهم من حقت عليه الضلالة فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين.
سوێند بەخوا بێگومان ئێمە لە ناو هەر گەلوونەتەوەیەکدا پێغەمبەرێکمان ڕەوانە کردووە و پێمان ڕاگەیاندووە کە پێیان بڵێت تەنها خوا بپەرستن، خۆتان دوورە پەرێز بگرن لە هەموو پەرستراوێکی تر. جا هەبوو لەو خەڵکە کە بیر و هۆش و ژیری خۆی خستەکار و بە شوێن ڕاستیدا دەگەڕا خوای شیدایەتی دەدا، هەشیان بوو خۆی شایستەی گومڕایی دەکرد و بەسەریدا دەچەسپا کەوا بوو بگەڕێن بەسەر زەویدا و سەرنج بدەن، بزانن چۆن بوو سەرنجامی ئەو کەسانەی بڕوایان بە بەرنامەی ئێمە نەبوو. ئەم ئاەتە بە ئاشکرا ئاماژە بە حیکمەتی نێردرانی پێغەمبەران عەلەیهی سەلام دەکات کە دوورکەوتنەوەیە لە پەرستنی بت و پەیکەرەکان و ڕابەرایەتیکردنی مرۆڤ بۆ پەرستنی خوای باڵادەست. جیاوازی سەروەرمان ڕەوشی پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتی وەسسەلام جیاوازترە لە پاڵ ئەوەدا کە بە ڕەحمەت نێردراوە بۆ سەرانسەری جیهانیان، لە هەمان کاتدا ڕاست پێدراوە کە بانگەوازی پەری و ئادەمی بکات بۆ ڕێگای عیبادەت. ئەوەتە هاوڵی بەڕێز عەبدوڵای کوڕی مەسعود دەجێڕێتەوە. لەگەڵ پێغەمبەری خوادا چوین بۆ شوێنێ، بە چواردەورمدا خەتێکی کێشا و پێی فەرمووم لێی نێمە دەرەوە. ئەوجا خۆشی دوور کەوتەوە. پاشکەمێک گوێم لە دەنگەدەنگ و ژاوەژاوێک بوو. ئەمە نیگەرانی کردم، چونکە دەترسام پێغەمبەری خوا شتێکی بەسەردا هات بێت. لەگەڵەوەشدا نەم دەتوانی لە جێگەی خۆم بجوڵێم، چونکە پێی فەرموو بووم کە نەجوڵێم. لە پاشان ڕەسوول الله درودی خوای لێ بێگەڕایەوە و منیش هۆکاری ئەو دەنگانەم لێپرسی. پێغەمبەری خوش فەرمووی بەرەی جینی ئیمانیان هێنا و بەیعەتیان پێدام، بەم هۆیەوە مشت و مڕ لە نێوانیاندا سەری هەڵدا. اینجا ئیماندار و بێ ئیمانەکانیان کەوتنە گیانی یەکتری. هۆکاری ئەو دەنگانەش ئەمە بوو، هەروەها هەواڵی مردنیشم پێڕاگەیەنرا. وەک بڵێ ناوەڕۆکی کۆتاوشەکانی پێغەمبەری خوا ئەم پەیامەی لەخۆگرتە بوو. ئەرکی من کردنەوەی ئەو شار ڕێگەیەیە کە ئینس و جین دەگەیەنێتە هیدایەت. جا بەو پێی ئەمڕۆ گرۆی جیننیش باوەڕیان هێنا و گوێڕایەڵیان کردم، ئەوە ئەرکم لە دنیادا تەواو بوو و مانەوەم هیچ مانایەکی نییە، ئیتر لەمە دووە ماڵاواییش بکەم دەبێ. بەڵێ بیرکردنەوەی پێغەمبەری خوا بەم جۆرە بوو، لە دووتوێی وتەکانیشیدا ئاماژەی بەنهێنی و حکمەتی ڕیسالەت دەکرد. ئێخۆ هەرخۆی لە بابەتی هەڵبژاردن لە نێوان دنیا و قیامەتدا فێری ئەم دوعایی کردوین: اللهم أحيني ما كانت الحياة خيرا لي وتوفني إذا كانت الوفاة خيرا لي. خوایە گیان بمژێنە تا ئەو کاتەی ژیان خێرە بە، بشمرێن ئەگەر مردن چاکترە بوو. تەبلیغ مەبەستێکی تر لە ناردنی پێغەمبەران بریتیە لە گەیاندنی تەبلیغی دین. بۆ ئەگەر ئەوان نەنێرانایە، ئەوە هیچ شتێکمان لەبارەی عیبادەتەوە نەدەزانی، هیچ ئەمر و نەهیەکمان پێ نەدەگەیشت و ئەرک و بەرپرسیارەتی خۆمان نەدەزانی، واتە بێ ئاگا دەبووین لە نوێژ و ڕۆژ و زەکات و حەج. هەروەها هەرگیز هەڵوێستی خۆمان لەمەڕ قەدەغەکراوەکانی وەک ئارەق و قومار و زینا و جەردەیی و سوو خواردن نەدەزانی. بەڵێ ئێمە ئەمانە و چەندین مەسەلەی هاوشێوەی ئەمانە تەنها لە ڕێگەی پێغەمبەرانەوە فێر بووین. بەم فەرمانبەریە مەزنەش دەوترێت وەزیفەی ڕیسالەت، چونکە سەرجەم پێغەمبەران عەلەیهی سەلام بە هەمان پەیامەوە هاتوون، تەنانەت ئەگەر جیاوازی لە هەندێک لەق و وردەکاری پەیامەکانیشیاندا بوو بێت، بەڵام لە بابەتە سەرەکیەکاندا هەمان شتیان ڕاگەیاندووە. ئەم مەبەست و ئەرکە گشتیە لە قورئانی پیرۆزدا بەم شێوەیە باز دەکرێت: الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. ئەوانەی کە پەیامەکانی خوا دەگەیەنن وەلەو دەترسن و جگە لەو لە هیچ کەسی تر ناترسن، خوا خۆی بەسە کە پاداشتی چاکەکاران بداتەوە و لە بێ باوەڕانیش بپرسێتەوە. بەڵێ پێغەمبەران عەلەیهی سەلام بۆ بەدیهێنانی مەبەستێکی وانێردا بوو. هەر بۆیە سەرجەم ئەو کۆسپوتە گەرانەی لە بەردەمیاندا قوت کرانەوە و ئەو کەسانەش کە لە ڕوویاندا وەستان کاری لێ نەکردن و بەلایەنەوە هیچ بایەخێکی نەبوو. نەیان دەزانی ترس چییە، چونکە هەمیشە لە ترسی خوای گەورەدا بوو. ئالەم ڕوانگەیەوە وحی پەروەردیگار پێغەمبەرمان دەدوێنێت و دەفەرموێت:
يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس إن الله لا يهدي القوم الكافرين. ئەی پێغەمبەر و فرستادە، هەرچی فەرمان و پەیامێکت بۆ دابەزیوە لەلایەن پەروەردیگارتەوە بێ دوودڵی بێ ماتڵی ڕای بگەێنە، بۆ ئەگەر بەو کارە هەڵ نەسای ئەوە مانەی وایە پەیامەکەت بە تەواوی نەگەیاندووە. دڵنیاش بکە خوا دەتپارێزێت لە شەڕ و خراپەی خەڵکی، چونکە بەڕاستی خوا هیدایەت و ڕێنمووی قەوم و هۆزی بێباوەڕان نادات. واتە ئەگەر تۆ کەم تەرخەم بیت لە کارەکەتدا کە گەیاندنی پەیامەکەتە، ئەوە ئەو کەم تەرخەمیەک نابێت کە تەنها پەیوەست بێت بە ژیانی کەسی خۆتەوە، بەڵکو بابەتێک کە ژیانی کەسی و کۆمەڵایەتی هەمووان دەگرێتەوە، چونکە کاری تۆ بریتیە لە ڕووناکردنەوەی ڕێگای سەرجەم مرۆڤایەتی. خۆ ئەگەر کەم تەرخەمیت کرد و مافی خۆیت پێنەدا کە هەرگیز شتیوان نەبووە و ناشبێ، ئەوە هەموو مرۆڤایەتی لە تاریکیدا دەمێننەوە. لە ڕاستیدا پێغەمبەری ئازیز درودی خوای لێبێ زۆر باش دەرکی بە گرنگی پەیامەکەی کردبوو، بۆ ئەگەر وانە بووە ئەوە هەرگیز بەو ئەرکە نەدەنێرا و ئەو بەرپرسیارەتی لە چارە نەدەنووسرا. تەبلیغ لای پێغەمبەری خوا. باش ئەوەی ئەو ئەرکە پیرۆزە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام سپێررا، سەرجەم ژیانی لە پێناوی گەیاندنی پەیامەکەیدا بەسەر برد. ماڵ بە ماڵ دەگەڕا و لە سۆراخی دۆزینەوەی کەسانێکدا بوو کە قبوڵکردنی پەیامەکەی لێڕادەبی. کاردانەوەی بەرەی نێیار لە سەرەتادا بریتی بوو لە بایەخ پێنەدان و فەرامۆشکردن، پاشان گۆڕا بۆ لاقرتێ و گاڵتە پێکردن. لە دوا قۆناغیشدا پەنایان بردە بەر بەکارهێنانی گشت جۆرەکانی زەبر و زەنگ و ئەشکەنجەدان. دەرک و داڵیان فڕێدەدایە سەر ڕێگاکەی و کاتێکیش بۆ نوێژ دەوەستا، پاشەڕۆی ئاژەڵیان بەسەردا دەکرد و هەموو چەشنە بێحورمەتێکی پێڕەوا دەبیردا. بەڵام پێغەمبەری خوا بە هیچ کام لەمانە بێ ئومێد نەبوو، ورەی نەڕووخە، چونکە ئەو لە پێناو ئەمەدا نێرا بوو. بۆیە دەبینی تەنانەت چەندین جار سەردانی سەرسەختترین دوژمنەکانیشی دەکرد و پەیامی خوای پێڕادەگەیاندن. بەڵێ دەبێت چەند جار ڕۆیشت بێ بۆ لای دوژمنانی دینی هاوشێوەی. ئەبوجەهل و ئەبولەهب و حەق و حەقیقەتی بۆ باس کردبن. پێغەمبەر درودی خوای لێبێ لەناو بازاڕەکاندا دەگەڕا و بە ئومێدی ئەوەی ببێتە مایەی هیدایەتدانی کەسێک یەکەیەکەی دەوارەکان دەگەڕا، بەڵام گشت دەرگاکان بەڕوویدا دادەخران. لەگەڵەوەشدا لە دەرفەتێکی تردا لە هەمان دەرگای دەدایەوە و هەمان شتی دووبارە دەکردەوە. کاتێکیش ئومێدی بە مەککە نەما، بەرەو تائیف کەوتەڕێ. تائیف شوێنێکی گەشتیاری و باخ و باخات بوو. ناز و نیعمەتەکانی تائیف خەڵکەکەی تووشی لوتبەرزی و ڕۆچوون لە ڕابواردندا کردبوو. وەنەبێ هەڵوێستی خەڵکی تائیف لە هی مەکەییەکان جیاوازتر بوو بێت، بەڵکو لە مەکەییەکان خراپتر. هەرچی کوڕ و کاڵ و شەقاوەیان هەیە کۆیان کردەوە و دەستیان کرد بە بەربارانکردنی ڕەسوولی ئەکرەم. بەڵێ ئەو پێغەمبەرە نازدارەی کە تەنانەت فریشتەکانیش تێریان نەدەخوارد لە تەمەشاکردنی سیمای تابانی و ڕوخساری شیرینی کەوتە بەر ڕێژنەی بەردی ئەو دڵبەردینانە و لە تائیف وە دەریاندا. پێغەمبەری سەروەر لەم گەشتەدا زەیدی کوڕی حارثە ڕەزای خوای لێبێ لەگەڵیدا بوو. ئەو زەیدەی کە بە کوڕم بانگی دەکرد و زۆری خۆش دەویست. هەرچەندە زەید هەوڵی دەدا بە جەستەی خۆی پێغەمبەری خوا لە بارانی بەردەکان بپارێزێ و ببێتە قەڵغان بۆی، بەڵام لاشەی پیرۆزی پێغەمبەر درودی خوای لێبێ چەندین بەردی بەرکەوت و خوێناوی کرد. پێغەمبەری نازدار لە تاو ئەو هەڵمەتە بێ بەزەیانەیەدا پەنای بردە بەرباخێک و لەژێر سێبەری دارێکدا و چانیدا. دەست بەجێ جوبراییلی ئەمین لە بەردەمیدا دەرکەوت و پێی ڕاگەیان کە ئەگەر ئیزن بفەرموێ ئێستا ئەو شاخە بەرز دەکاتەوە و بەسەر ئەو دڕندانەدا قوڵپی دەکاتەوە. بەڵام پێغەمبەری خوا ئەگەر چی زۆریش ئازاری پێگەیشت بوو وەک ئەو بیری نەکردەوە و بۆیە فەرمووی نا نەخێت. بەڵێ ئەگەر لە نێو ئەمانەدا با لە داهاتوێکی زۆر دووریشدا بووە کەسانێک ئیمانیان هێنا بایە، ئەوە بەڕووی بەڵا و سزاکاندا نەخێری هەڵدەبژە.
دوای ئەمە دەستی نزای بۆ لای پەروەردگار بەرز کردەوە و فەرمووی: اللهم إليك أشكو ضعف قوتي وهواني على الناس يا أرحم الراحمين أنت رب المستضعفين وأنت ربي إلى من تكلني إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري إن لم يكن بك غضب علي فلا أبالي ولكن عافيتك هي أوسع لي أعوذ بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة من أن تنزل بي غضبك أو يحل علي سخطك لك العتبى حتى ترضى ولا حول ولا قوة إلا بك. پەروەردگارە، سکاڵای لاوازی هێز و توانام سوکیم لە لای خەڵک تەنها بۆ لای تۆ دێن. یا ئەرحەم الراحیمین، تۆ پەروەردگاری چەوساوە و داماوانی، پەروەردگاری منیش. بە چێم دەستپێر؟ بە کەسێکی دوور ڕووم لێگرشت بکە یان بە دوژمنێک کە کاروباری منت داوەتە دەستی. ئەگەر خۆت لێم تووڕە نەبی ئەوا گوێ نادەمە ئەو بەڵا ئازارانەی دەیچێژم، بەڵام بێوەی و لێبوردنت بۆ من گوشادترە. پەنادەگرم بە نووری دیدەت کە هەموو تاریکیەکانی ڕووناک کردوێتەوە و سەرجەم کاروباری دنیا و قیامەتی لەسەر ڕاوەستاوە، لەوەی کە تووڕەی و قین و خەشمت بەسەر مندا ببارێ و گرفتارم بکە. هەموو ملکەچیەک هەر بۆ تۆیە تاوەکو ڕازی دەبی، هیچ هەوڵ و هێزێکیش بەبێ تۆ نابێت. لەو کاتەدا کە پێغەمبەری خوا سەرگەرمی دوعاکردن بوو، بە ئەسپایی یەکێک کاتە پاڵیان و هێشوویەک ترەی خستە بەردەمیان. کاتێک پێغەمبەری خوا دەستی بر بۆ ترێکە بسمیلای کرد، پاشان خواردی. ئەمە ڕووداوێکی چاوەڕوان نەکراو بوو بۆ عەداسی کۆیلە. بۆیە عەداس بەسەر سوورمانەوە وتی: ئەمە قسەی خەڵکی ئەم ناوچەیە نییە. لە بەرامبەردا پێغەمبەری خوا فەرمووی: تۆ خەڵکی چ وڵاتێکی و لەسەر چ دینێکی؟ وتی: من مەسیحیم و خەڵکی شاری نینەوام. پێغەمبەر درودی خوای لێ بێ فەرمووی: واتە خەڵکی شارەکەی یونس کوڕی مەتتا پێغەمبەری. عەداس بەسەر سوورمانەوە وتی: تۆ لەکوێ یونس کوڕی مەتتا دەناسی؟ پێغەمبەری خوا لە وەڵامدا فەرمووی: ئەو برامە، ئەو پێغەمبەر بوو، منیش پێغەمبەرم. عەداس لە تاو بیستنی ئەم قسانەدا خۆی پێ نەگیرە و خۆی دا بەسەر قاچی پێغەمبەری خوادا و کەوتە ماچکردنی. بەڵێ، ئەوەی چەندان ساڵە بە دوای داوێڵە، ئێستا چێو بە چەشنێک کە هەرگیز بە خەیاڵیدا نەداهات لە بەرامبەریدا دانیشتووە. عەداس ئەم هەلەی لەدەست نەدا و ئیمانی هێنا. خۆ ئەگەر ئەم ڕووداوەی دوایی نەبوایە، ئەوە پێغەمبەری خوا بە دڵتەنگی و پەژارەوە لە تائیف دەگەڕایەوە، نەک لەبەر ئەو ئازارانەی کە چەشت، بەڵکو لەبەر ئەوەی هەلێکی بۆ نەڕەخسا تاکو بانگەوازەکەی بە هیچ کەسێکیان بگەین. بەڵام ئێستا لە خۆشیاندا باڵی گرتبوو. ئەوە تا عەداس لەسەر دەستی هیدایەتی وەرگرتووە. بەڕاستی سەرداری پێغەمبەران هەرگیز خاو نەدەبووە لە گەڕان بە دوای ئەو دڵ و سیما پاکانەی کە بۆ حەقیقەت کراوە بوو. هەرکە دەشی دۆزینەوە یەکسەر دەچووە ناو ناخیانەوە و ئیلهامەکانی ڕۆحی بەسەردا پەخش دەکردن. بەم شێوەیە تریفە پڕشنگدارەکەی دەوری ڕۆژ دوای ڕۆژ فراوان دەبوو، هەر فراوان بوونێکیش ڕق و کینەی کوفری ئەستورتر دەکرد و بەرەو شێتێتی دەیبردن. هەروەک چۆن ئەمڕۆ کوفر لە بەردەم بێداربوونەوەی ئیسلامیدا لە خۆرهەڵات و خۆر ئاوای جیهاندا وەک شێتی لێهاتوە و خەریکی و ڕێنەکردنە. ئەم شێتیە باوەڕێکی وای لا دروستکردن. ڕۆژ هات وەک ئەوەی بیانەوێ بە فووی دەم خۆری ئاسمان بکوژێننەوە، ئاوها بە یەک جار ویستیان ئەم مەشخەڵە ئیلاهیە بکوژێننەوە. بەڵام هەیهات، خۆر لێرەدا تەنها ئامرازێکی لێکچواندنە، ئەگەرنا ئەو نورەی پێغەمبەری خوا درودی خوای لێ بێ هێناویەتی بە جۆرێکە ڕووناچی خۆر خامۆش دەکات، چونکە ئەو نورە نوری خوای گەورەیە. قورئانی پیرۆز ئەم حاڵە پێکەنی ناویەیان بەم شێوەیە وێنا دەکات: يريدون أن يطفئوا نور الله بأفواههم ويأبى الله إلا أن يتم نوره ولو كره الكافرون. ئەوانەی بۆ بیر و باوەڕە پوچانەیانەوە
دەیانەوێت نور و ئاینی خوا بەدەمیان بکوژێنەوە و خامۆشی بکەن، بەڵام خەیاڵیان خاوە، خوا ناهێڵێت ئاواتیان بێتە دی و هیچ شتێکی تری ناوێت جگە لەوە نەبێ نوری خۆی تەواو بکات و ئاینەکەی سەر بخات، هەرچەندە کافر و بێباوەڕان پێی سەغڵەت و دڵتەنگ بن. لەم سەردەمەی خۆشماندا چەند پزیسکێک لەو مەشخەڵەی پێغەمبەری خوا دایگیرساندووە دەرونی ئێمەی تاوداوە و سەدان هەزار کەس وەک پەروانە بوونەتە ڕێبواری ئەم ڕێگەیە و گیان لەسەر دەست لە پێناوی بەرزکردنەوەی بانگەوازەکەیدا سەرگەرمی خزمەتن. کەوابێ خوای گەورە ویستی وا بووە ئەو ڕەهێڵە موحەممەدیە سەر لە نوێ ببارێتەوە و ئەو زنجیرە زێڕینەش هەر بەردەوام بێت. لە بەرامبەر ئەمەشدا نەڕق و توند و تیژی کوفر و نەشاڵاوی سوپاکانی شەیتان ناتوانن بەری لێ بگرن و کاروانەکەی ڕابگرن. بەڵێ ئەو تۆوانەی بە ئیخلاسەوە چێنراون زوو بێیان درەنگ هەر شین دەبن و ئەو نورەی پێغەمبەری خوا پەخشی کردووە هەرگیز خامۆژ نابێت. کاتێک مەکەچی تر نەیتوانی پێغەمبەری خوا درودی خوای لێبێ لە ئامێز بگرێ، کۆچی کرد بۆ مەدینە تاکو لەوێ بەردەوام بێ لە بڵاوکردنەوەی نور و هیدایەتدا، بەڵام دەبوو لەوێ خەریک بێ لەگەڵ جوولەکە و منافیقەکانیشدا، سەرکردایەتی جەنگ بکات دژی کافران و ددانی پیرۆزی بشکێ و ڕوومەتی خوێناوی ببێت و دووچاری برسێتی و تینوێتی ببێتەوە. تەنانەت زۆر جار برسێتی تەنگی پێ هەڵدەچنی و لە تاوە بەردی بەسکیەوە دەبەست، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا بۆ ساتێکیش ئەرچی تەبلیغی فەرامۆژ نەکرد. سەرجەم لایەنەکانی دین تا دەگاتە بچووکترین مەسەلە هەمووی ڕوون کردەوە و گەیاندی. بە درێژایی مانەوەی لە مەدینەی منەوەرەدا و وێڕای دەستەویە خەبوونی لەگەڵ دەوڵەتانی تردا کەچی هەرگیز ئیرشادی تاکەکانی پشتگوێ نەخست. جاری وا هەبوو عەرەبێکی دەشتەشی دەهاتە خزمەتی و پرسیارێکی لێ دەکرد کە پێشتر سەدان جار وەڵامی دابووە، لەگەڵ ئەوەشدا بە شەوق و تاسەوە وەڵامی دەدایەوە و هەرگیز بێزاری دەرنەدەڕی. تەبلیغ واتە ڕێنماییکردنی خەڵکی بۆ سەر ڕێگەی ڕاست، کە ئەمەش مەبەست و حکمەتی ناردنی پێغەمبەران و ڕەوانەکردنی سوڵتانی پێغەمبەرانە، ئەو ڕێگە ڕاستەی کە تێگڕای ئیمانداران ئاشنان پێی و پێویستیشە باش شارەزای بن. ڕۆژانە زیاتر لە 40 جار داوا لەخوا دەکەین کە هیدایەتمان بدات بۆ ئەو ڕاستەڕێیەی کە پێغەمبەران و ڕازگۆیان و شەهیدان گرتویانەتە بەر و وەک ئەوان بمانگەیەنێت بە مەبەست و نیازی خۆمان. ڕێگەی ڕاست ڕێگەیەکی پان و بەرینە و هەموو کەسێک بەشی خۆی تیادا هەیە، چونکە خاتەمی پێغەمبەران درودی خوای لێبێ ڕەحمەتە بۆ سەرجەم جیهانیان. اینجا پێغەمبەر درودی خوای لێبێ شایەت و موژدەدەر و ئاگادارکەرەوەشە، هەروەک ئەم ئاەتە پیرۆزە باسی کردووە. يا أيها النبي إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا. ئەی پێغەمبەر، بەڕاستی ئێمە تۆمان ڕەوانە کردووە وەک شایەت و موژدەبەخش و ئاگادارکەرەوە. پێغەمبەری خوا درودی خوای لێبێ 23 ساڵی ڕەبەق بەرپرسیارەتێکی سەنگینی وەک پێغەمبەرایەتی هەڵگرت و بە سەرکەوتویەکی بێوێنە کە بۆ هیچ خاوەن بانگەوازێکی تر نەڕەخساوە فەرمانبەری سەرشانی بە پایان گەیاند. بەم جۆرەش ئاوێتە لەگەڵ ئەم هەست و ڕۆحیەتەدا ڕۆژ لە دوای ڕۆژ لە کۆتاییە پیرۆزەکە نزیک دەبووە. پێغەمبەری خوا حەجی ماڵ ئاوایی ئەنجام دەدا، خۆ لە تەمەنی مبارەکیشیدا تەنها یەک حەجی کردووە. ئێمە لە هەمان کاتدا بەم حەجە دەڵێن حەجل ئەکبەر، چونکە پێغەمبەری ئازیزمانتیایدا حەج و عومرەی هەردوو پێکەوە ئەنجامدان. جاییتر لەو کۆتا حەجەدا پێغەمبەری خوا درودی خوای لێبێ سواری وشترەکەی بوو، ئەوەی پێویست بۆ ڕای بگەیەنێ جارێکی تر تەبلیغی کردەوە. بەڵێ هەر لە حوکمی کوشتن، خوێن و مافی ئافرەتەوە تا دەگاتە باسکردنی سوو، پەیوەندی نێوان تیرە و هۆزەکان، هەموو شتێکی باس کرد. جارێکی تر هەموو ئەوانەی پێگەیاندنەوە لە هەر جارێکیشیاندا ڕووی دەکردە کۆمەڵی ئیمانداران و پێی دەوتن ئەلا هەل بەلەغت، ئایا گەیاندم؟ ئەوانیش وەڵامیان دەدایەوە بەڵێ شایەتی دەدەین کە گەیاند و ئەنجامتدا و ئامۆژگاریت کرد. ئەویش بە پەنجەی مبارەکی ئاماژەی دەکرد بۆ ئاسمان و شۆڕی دەکردەوە بۆ سەر خەڵکەکە و 3 جار دەیوت اللهم اشهد، وایە بەشایەت. لە ڕاستیدا فەخری کائینات ئەرکەکەی بە کامەڵی و تێر و تەسەلی بە ئەنجام گەیاند و بە باشترین شێوە تەبلیغی کرد، بۆیە ویجدانی ئاسوودە و
دەرونی گوشاد و دڵی بێخەم بوو هەنگاو بە هەنگاو خۆی بۆ دیداری پەروەردیگاری ئامادە دەکرد. ئەو مەردی مراقەبە بوو سەر تاپای ژیانی لە چوارچێوەی ئەو چاودێریە هەستیارەدا بەسەر برد. لە خۆی دەپرسی ئەرێ دەبێت توانی بێتم ئەو ئامانجەم بەدی بهێنم کە خوای گەورە لە پێناویدا منی بۆ خەڵکی ڕەوانە کردووە. نوری نەمر